ئێمە لە ساڵی 2009 لە میسر بووین لەگەڵ برادەرێکە چووینە ناوبازاڕی قاهیرە. لەو کاتە لە دوکانێکە دووسێ کەس دەرچوونە دەرەوە، پێمانیان وتیان بێن هینێکەیە وەکو بڵێ شتێکەیە قورعەیەک وەکو وەرەقەیەکیان پێداوە دەسمانەوە بەڵکو بۆتان دەرچێ. ئێمەش یعنی زۆر شتەکە زۆر وەکو بڵێ مفاجئ بوو. وەرەقەکەمان وەرگرتیان بانگمانیان کردە ژوورە و بڕێ قسەکردن و ئەمانە وەرەقەکەیان گرتوین ئەو تەواو بۆتان دەرچوو ئەمانە و وتمان چیمان بۆ دەرچوو؟ وتیان کاکە غەسالەیەکتان بۆ دەرچووە، یەکی غەسالەیەکتان بۆ دەرچووە و یەکی نازانم چی ئەوانە. ئیتر ڕاستی زۆر سیر بوو لە لامان. ئەیوتمان باشە لە غەسالەکەمان بەنێ. وتیان بابە ئەبێ بڕۆین نازانم لەکوێ شوێنێکی تر هەیە با بڕۆین ئەوێ. وڵا بردمانیانە شوێنێکی چۆڵ و بینایەک چەند قات بوو، دیارە مەهجوور بوو، خەڵکی کەم تیا بوو. بردمانیانە قاتی 11 و 12 لەوێ تەماشامان کرد. کۆمەڵی خەڵک دانیشتوون وەکو ئێمە بان کراون بۆ ئەو شوێنە و شوێنەکە دیار و موقت بوو، یعنی وەکو شوێنێکی دائیمی نەبوو. لەوێ ئافرەتێک و پێشە ئافرەتێکیان نرد بۆ لامان بۆی قسەمان لەگەڵا بکرد. دەستی کردە قسەکردن و ئێوە پیرۆزبای لێمان کرد کە شتەکەتان دەرچوو ئەمانە خەڵکی کوێرتمان کاکە خەڵکی عێراقین. بۆ نایەن بەشدار بن لێرە لە پرۆژەیەکی سەکەنی، یعنی پرۆژەیەکی نیشتەجێبوون و سیاحیە و پارەیەکی باشتان دەسەکەی و ئەوانە و وتمان چەندێکەوە بەشدار بین. وتیان وەڵا 3-4 دەفتەرە. یعنی وتمان بارە 3-4 دەفتەری چی؟ ئێمە خۆ نهاتین بۆ لێرە بۆ تجارەت، ئێمە هاتوین تەلەبەین، هاتوین لە ئەزهەر ئەخوێنین و ئەوانە پارەی ئەومان نییە. وتیان بابە 2-3 دەفتەر بە دەفتەرێ بەشدار بن. وتمان بابە دەفتەریشمان نییە. وتیان کاکە کەمتر. المهم زۆر محاولەی کرد کچەکە هەوڵیاندا بە کچمان خەڵەتێن، زانی بە کچ ئێمە ناخەڵەتین. دوای ئەوە ئەمجا زەلامێکی زۆر شارەزایان هێنا دەستی کردە قسەکردن لەگەڵمانە. زەلامێکی زۆر شارەزا بوو، دەستی کردە قسەکردن، بەڵام دیار بوو سوودی نەبوو. ئەو زەلامەشە سوودی نەبوو. لە ئەخیرە هاوردیان لەگەڵمانە تا گەیاندیانە 2-3 گڵا، 2-3 گڵاش بدەن هەر بەشدار بن قەینا. وتمان کاکە ئێمە هیچمان نییە بەشدار بین، هیچ. وتیان ئێستا هیچ لە گیرفانتانە نییە؟ وتمان هیچ لە گیرفانمانە نییە. با بڕۆینە ماڵەوەدا بیرێکی لێکەین، بڕۆینە فندق ئوتێل. وڵا وتیان دەی باشە. وتمان ئەی باشە غەسالەکە. وتیان غەسالەکەتان بۆ ئەنێن ڕقم شوێنەکەمان بنێ غەسالەکەتان بۆ ئەنێرین بۆ ئەو شوێنە. لە ئەخیرە غەسالەکەشیان نەنارد و شتەکەش هیچ دەرچوو، حرفش دەرچوو، شتی پرۆپوچ بوو بەس بۆ هەڵخەڵەتاندنی ئێمە و بۆ ئەوەی کە چەند فلسێکمان لێ بکەنەوە. جا زۆر ئاگادار بن، زۆر وریا بن. خەڵکی فێڵباز و هەڵخەڵەتێنەر زۆر بووە. ئەوە ئەو کاتانە لە میسر زۆر بوو، بەڵام ئێستا لە کوردستانی خۆمانیشە لەم جۆرە کۆمپانیانە زۆر بوون. هەر جاری بەناوێکەوە ئەیانەوێ بتان خەڵەتێنن بە چەند گڵایەکتان شلێ بکەنەوە. ئەوان ئەلمهم کێشەیان نییە. حتا جاری وە هەیە خەڵکانێکی مسلمان بەڕیشەوە و بە شەهادەی دکتۆرا و ماستەر و جاری وە هەیە مەلای مزگەوتیش بەشدارە لە ئەو فرتوفێڵانەیە. هیوادارم سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکات.